نسرین ئەوە پێت برێم ئەو جارش ئەو پارچە زێڕم لۆ کڕی بەس ئاخی جارە ئەمن زێر لە بۆ تو بکڕم ئەمن پێم دەکرێ هەموو مانجێ پارچە زێڕەچی لە بۆ تو بکڕم ئێدە وەڵڵاهی هەڕەق و هیشک بوومەوە هەچی غاردەم و ئیشێ بکەم زێری لە بۆ تو بکڕم والله بۆ هەموو مانگێ پارچە زێڕێکم بۆ بکڕی ئەنگە دانانیشم دەدات لۆ بابا ئەتوو بە ئامان و زەمان هاتێکنە من لۆ ئەتوو لە مارەیەکت نووسرایە ئەمن هەموو مانجە پارچە زێڕەکە لە بۆ بکڕم ناسووز لە منە خەتای منە ئەمن ئەو زێڕم بە سارەک بدا بە باشتر نەبوو نا ئەوڵا برێ سعید بێبەخت ئەتوو لەو دنیای گەڕای گرگرگرگرگرگر چوی خۆت بەو بێ ئاقرەی دادا هەزار شێخ و مەڵات کرد هەر تا منیان دابەتوو ئۆیف وەڵا بابا ئەوە تەواوە ئەی خوایە بە قوربانت بمەرێ وەڵا بزانە ئەو قسە گەورانەی باشە باش ئەتوو بەس پێم برێ وەڵڵه لە مارێ بابت ئەستوکە جۆش نەبوو بخۆن باش ئەتوو لە مارێ بابت وەڵڵه ماقڕۆکە تێدێ خز لە باتی زێڕی ئەوە خەلوێش وەچی ڕۆژی گۆستنەوەی ڕەوف بە منی گۆگۆتی ئەرێ سعید تخوا ئەتو ئەو ژنە لە باتی قەردی وەرنەگرتیا گۆتم پورە نە ئەوڵا یەک مستەپارم پێدایە ئەوە چێ لە دەرکەیدا من نازانم لۆ دەرکەی ناکەنەوە دەرکە طبعا ناکەنەوە ئەتو هەموو جارێ ئاو بە خۆڕای من دێنیتە ماڵی برات کچێ ماڵی برا گەورەمە چقەی دێ دەبا من دوو جار زیاتر بێم نابی ئەو جاتێ دەبا جارێک ئەوان سەرمان لێ بدەن نابی کچێ بابە سعید فەقیرەی لەگە ژنەکەی تووشی بەلای خۆی هاتیە بڕکە بۆرەکە کە تەزە بندەسی ژنەکەی خۆچی لێ بکەم دەرکەی هەستە بڕۆ دەرکەی هەستا بڕۆ بیکەرەوەستا ئەم بچم دەرکەی بکەمەوە ئەیشە پیاوی پیاو ماڵ هەستە دەرگا دەرکەی بۆستا هەستا بچۆ دەرگاکە کچێم کەرەوە بکەمەوە تۆ بیکەرەوە تۆ پیاوی کچێ یعنی ئەم ئیشی مارێش بکەم یعنی ئەم شیویشی لۆ لێنێم نانشی لۆ ئەوزە لۆ ئەتو دانیش ئەم قسمەتی مارێش دەکەم لە دەرێش وا ڕیز بوویمەوە هەندی ئیشێ بکەم چی دەرگاکەتەوە دەهەسە کچێ بڕۆ دەرکەم بکۆ کچێ دەبڕۆ گورە وەڵڵاهی ئەوانە بەخۆ بە باب و برایەوە وەچێ هەلامی حتا لیان نەدە ئیشێ ناکەن ئەمە دەرم هەبی نەبی یان نووسینە یان کەڕن شتەکەی لەگۆڕێ براژم کوی کاکە بگیان یاخوا بەخێر بەخێر بی یاخوا دەفەرمو فەرمو بۆ شکاوم زانی شکایە هاتوونەکەم زانی شکایە یاخوا بەخێر بێ سەر شەریان دەفەرمون باشی براژە سعید لەوەیە ئەرێ بەخێر بێن یاخوا فەرمون بەخێر بی یاخوا وەڵای دوورێ تا هاتمە خوانەی خزمەوەتە وایە بەخێر بێن یاخوا یاژن گیانێ بناوەکانە بۆ لێیەنا وەڵا لە ماڵی برامن لە ماڵی برایتی هەرێ وەڵا یاخوا بەخێر بێن خۆشی باشی سعید کوی وضعت كوا أحوالك فرمو كوي سعيد وعزك وعز أول ودي يا برام كرة أحوالك كرة براش فقير ماشي سعادتك تاتي يا أخو بخير والله أول ودي يعني سعيد كرة والله بقرآن مجالي كرة إيشا كرة كارة كرة تبخو دزاني مشغولين ده فرمو دانش فرمو ايه سعيد اتركوا احوال وزعين هديارني بتما اخوي بارده ان شاء الله يا اخو بخير بس تساوي قولوها زعيم سعيد كل والله كاكا لبا الشكاري بقران رقو يشي بفقرات الشمديشتين تخوا ما حدد اخويا من لا يشيما والله سعيد او انت غريبي ما عندك كردي قلت وانا بود الخواس بلي والله قلت مد الخواس والله اورو دنيا خرابي هدت مكن سعيد سردانه شي دكم كل والله در اغايله دريا خدا دا زانيه مش غريبي مدك امش عزم لي بو سرطاني دم بس والله ريقناك يا اخوا بخير والله مش غريبي ما كردن هندي زيري شمساندوت من شاي دلخوازي یاخوا پیرۆزت بێ بە دڵخۆش ئەو جا زێر چێ برا ژنگیان زێر هەموو شتێ نییە لە ژیان هەیە بە تەن و بە تەغار زێڕش لە خۆیەدا و هیچ شتێکیش نازانێ تەنانەت ناوی خۆشی نازانێ عافية والله سعيد والله براجل جني من هيز مرقي زيرني اصلا رجل زيري دبتو زيره وند مهمنيه مشكم كو زير هيجنيه هو زيري نبي لانه عالمي قدري نيه والله هي حبو ابراهيم قصي جنيه منها أشهد بالله خسك التواوى جنيه يا ربي أو شي ليلة داخل خوادي عافية تدبي ده والله يا عبو إبراهيم العن جنيه خرشي ما قلت مشا زير لك كاكا زير لكن خرشي زور ميما العن أمن لقى لجنك قوم دسم بازاري خرك حمو تمشا زير لك تمشاي منك هاي هو سعيد كو قرك ملوده قرتوا کتێ خوشکم زێر چییە زێر بە من ناڵی زێر چییە هەیە بە تەن و بە تەغار زێڕی پێوێ و قەدر و قیمەتی ماڵ و مێردی خۆی نازانێ شەو و ڕۆژ شەڕ و مەشاکلە لە ماڵەکەی خدا هەردوو چاوت کوورەکە کوورە بزانەش تۆ بەردمانتی دەکە وەڵا پۆقلەواتی بە گۆڕیوە کردیت تەمەشا پشتێ چای کوشین کردێ وەڵا دری شەیتانە شەیتان هەستە چاچی لێنێ هەستە چاچی لێنێ با غرمەی زێرت بێ هەستە دەی
دەی ناڵە براژنگیان خۆت مادی مەکە چای ناخۆین چایشم خۆ ئەستا با بڕۆین چایشم خۆ حملم نەما هەرەوە بڕۆین راژنەتلۆها عەجەلێ دەکەی دەڕاوەستە چاچی بە زێری خۆن چای بە زێری گەلە خۆشە ڕەبی ئەو زێرە پیرۆستان بێ ئەو چایش ئافێتی خۆتان بێ بەخوا ئیشمانەوە ناسیارێکمان لە خەستەخانەیە نەخۆشە دەبێ بچین سەری لێ دەین ئافێتتان بێ ئەوە پێش بەخێ بن سەر چاو هەی بێ زێڕینا ژنەکە ئەگەر گرمەک هات هیچ مەترسێ ئەوە سەتاسەد براژ مەتەقیتەوە لە خەفەتان ئەتو وەرە برێ ژنێ دوو ماقڕۆکە لە ملێ ژنێ من دیت ئەتو لۆ هاوەخت بوو پێ بتەقی زانە بزانە زمانی چەند درێژە ئەوە لۆ تو ڕەبوون و ڕۆشتن ئەو چایانە نەخوارد تەهوو هەتا ئەتوی تێدەگەینم بەخۆم لە بیرم دەستەوە بەسە بێزار بووم ئەوە کەی ژیانە لە دەست ژنی سەعید و زێڕی ژنی سەعید لە توانامانەمە عەبۆ بەخوا جێ هێڵم بۆت هەموو ڕۆژێتی قەرزیشی لێکەی هەموو ڕۆژەتی قەرزی لێکەی بۆی ئەتەی ئەوان فەڵسکەی بەسەر من ئەوان زێڕیان هەیە منیش جوانیم هەیە ئێجە دەزانم ئەدی چما ئەمن پەنجەشی تو بە هەموو دنیای دەدەم کەچە دەزانم ئەتو جوانی بە قورئان کەچێ بە قورئان نییە باشە نییە کەس جێ لێ نییە ئێستا بابیشم لێرە با جێ لێ با دەزانێت چیە ئاتو یەک پەنجەت نییە بە پازدەی وەچی ژنی سەعیدین بەچێ ئەها چیان لێ کردینە ماڵی خۆیان تەماشا نەتبینی نەتبینی چیان پێکردین ئەو هەموو زێڕە ئاهای لە خۆیان کرد خۆی لە بەردەم من دەرەخست وەڵام من تاقەتیەوە بەزەم نەما یا منیش ئەوە تا زێڕم بۆکەی وەک ئەو یا ئەوە تا یەک دەقە بەدیاتەوە دانانیشم ئەگەر منداڵەکەم نەبی چارم هەبی بەسە 4 ساڵە منت فەوتان ئەکسدراوەڕە نیتم لە چێ بینم لە چێ نیتت ئەتو چەند ساڵە بە من دەڵێ ئەوڕۆ ناسبەی ئەو مانگە نەمانجی دیکە هەم ڕۆژێتی قەرزەکەی لە سەعید فەرزیانت کردو بەسەر من بەسە تاقەتم نەما تەحملم نەما ئەڕۆم بەخوا یەک دەقە دانانیشم بیبەرت خوا دێ بیبەر ئەتو ڕاوەڕا ئێ کچێ نیتم پارەم نییە کچێ سەعید کو دەسوڕێتەوە پارەی لۆ دێ کچێ من دەزەدەمە بە زێڕی ڕاست دەبتەبەر بۆ سەبەب ئێ چ بکەم بەختم دیە لەو ڕۆژێ ڕا سوبحان الله ژنم هینایە ئەمن ئەوە دەرکەی ڕزقم لێ گیرایە ئەوزە ژنی یەکەمە توی نالێ بابە نیتم لێ لە چێ بینم یەک دەقە بەدیاتەوە دانانیشم کچێ وەرە دڵخوا بەخوا چمەوە ماڵی بابم ئەتۆش بە خۆت یا ئەوە تا زێڕم بۆ دێنی یا ئەوە تا بەدیارت دانانیشم دڵە نیتم حیاتم لە چێ بینم کچێ بە قورئان نیتم وەکو قوڕمە سەرکرایە سایی دەم جارە چوویتە بازار کیسەخەنەیەکم بۆ بێنە یا لە خێ چیسەخەنە لۆ چییە کچێ وەڵڵە ئەمنت کوشتن چی ئەوەم لۆ بینە ئەوەم لۆ بینە ئەتو بەس بە منالەت و چیسەخەنە لۆ چەناڵی یوتیوبی زانستنێت چەناڵەکە تایبەت بە زانیاری هەمەجاورەکان بۆ بینینی بابەتە ئاینیەکان وەرزشی جەنگەکان تاقیکردنەوەی زاناکان و داهێنانەکانیان و چەندان بابەتی تر سابسکرایبی چەناڵی یوتیوبی زانستنێت بکەن. وەڵا لەسەر یەکرم خۆم جوانەکەم ئێلۆ چ عیبتە ئەوەیە مش وەکو براژنت جوان بم لا حول ولا قوة إلا بالله كتنا والله هرونيا شلتا قرشي بينا لسري من بني باش لو إلا خني لسري خود بني كتيتو تعيبتا كتي الحين بحركة شي بري بحركة شي بري أو همو زيري بيويا براجن محلقة شي لبنزينيا جاني جاني خوشترا درن جاني أو بابان هالشي خوشترا أزاري بو جوانة لو أبو هاتشي إيشكا باركاني تمستي دڵی خۆشە بۆیە جوانە ئەو جە ناوەڵا لۆ ناری هەندە سمپارە لۆ بینم لە دەم و چایە خۆ دێ باشکەم نییە لوس و جوان دەبی کچێ ئەوە قیچۆکە ڕێک و پێکترە یعنی چی تێدا یعنی ژیان بەوەی وە خۆش دەبێت قیچۆکە جوانترە لە تو کچێت و لۆندە عەسوودی کچێ ئەدەی جێ لێ نەبووە عەرەبە قەدیمەکان دەن ئەلعەسوود و لا یەسوود ژنەکە زانێ بۆ جوانە ئەبوو بۆی باشە ئەبوو کچێت و لۆ دەکەی کچێ خۆ خەتای من نیە خوا جوانی دایتەوی کچێ هەوکانێ ئەگە ئەو زێڕانەت هەموو لێ دەکەمەوە دەتکەمە عیبرەت ڕێ و ڕێڕەوانی مالی بابت دەکەمەوە کچێت و لۆ دەکەی پیا و وەچی ئەوەی لە قەپێلکی خۆی بێتە دەرێ کچێ ئەمن باشترم یان ئەبوو کچێ ئەمن زێری دنیایان بە تووەکەن ئەمن هە باشترمە کچێ ئەمن کچێ ئەمن کچێ دایەوە من کچێ بزانە والله دەری شورتەیە شورتا برۆ نێرەوە برۆ دڵخواست چیژنەوە خەرێکی چی؟ بەرێ بابەجان وەڵا خەریکی ئەو دەرقامی شوشتم وڵاهی دڵخواست عەزم لێ دوو قسان لەگەڵ بکەم چیژم برێ بابەجان ئەمرکە چیژم دڵخواست بە تۆوە ماوەکە لێرەی دەمەوێت بزانم لۆ ناچیەوە سەبەب چییە؟ ئای بابەجان دەزانی بۆ ناچمەوە عەبۆ قەدری من نازانێ هیچ ڕێزێکی بۆ مندا نەناوە ئەها بڕۆ تەماشای برای عەبۆکە بزانە ژنەکەی بەتەن و بەتەغار زێڕی پێوەیە ئەمیش دەڵێم زێڕم بۆ بکە دەڵێ وەڵام من نیتم لەکوێ بێنم منش زێڕم بۆ نەکە ناچمەوە
یعنی چیژم ئەتو لەبەر ئەوەی پیاوەکە زێری نەکردی لۆیە زیز بووی ئاخە زێر چییە هەموو زێر دنیای خلکاتەوە ناکاتە یەک دقیقە خۆشی کات و لە ژیاندا ئەگەر ژیانت خۆش بی دڵت خۆش بی دوایش هەر کچە کە مێردی کرد چۆن مارە مێردەکەی خۆی بێتەوە شتەشی خراپە ئەدی قەجێ نەبەوە دەرێ ئەگەر نانێک بە تەندورێ وەنووسا و لێ بەوە قەت بەچ خۆی پێوە نانووسێتەوە چیژم دوایش زێر چییە ئەگە پیاوەکەت مادەم کاسبە پیاوەکی چاکە هیچ مشکلێ نییە ئەتو لۆ زیز دەبی وەڵی زێر دنیای هەر هیچ نییە میم ئەوە پیاوەکە باش بی ژیانتان خۆش بی ئەخر بابەجان تۆ نازانی تۆ لە ماڵی منی نازانی مەوزوعەکە چییە ئەبوو هەموو ڕۆژێ من دەباتە ماڵێ برای براژنەکەشی دەڵێ ئەها زێڕی بۆ کردوم ئەها خناوکەی لە بۆ کردوم منش ئەوەندە خەم و خەفەتە چێتە دڵمەوە چیژی خۆم خەمێ مەخۆ زێرچی هەی عەمری زێڕی نەمینێ ئاخر زێر کەنجین ژیانی ئینسانی دەگۆڕی ژیانی خۆش دەکات ئینسانێک ئەگە بە خۆی ئاخری بدەی فکر کاتەوە ئەتو مادەکەم مێردەکەت باشە پیاوەنە ئیش دەکا لۆ دەغەزی لەسەر زێڕی زێر چییە ئەرێ وەڵا بابەجان لۆ ئەوەندە شتەکمە نا چیژم جێمەدەی وەڵی اتفاقی بینی ژن و مێردی هەزار مسقالە زێر دێنی ئەگەر خێزانی سعیدش بەعسی زێر و زیوی لەکنت و دەکا ئەوە لە بێئاقریتی ئەتو ناوی وەچوی بێئاقر بی ئەمن تەئکیدم ئەگەر مێری توش پار و پول بەدەستێ و لە دەستی هەبی وەڵی لەوی زیاتر زێرت پێوە دەکا ئەو جە بە قسەی بابی خۆت دەکەی ئەلعام بەگەرە من دەکەی و دەچینەوە مارە خۆتان و دوو قسە لەگەڵ مێردەکەت دەکەم بابەجانەوە تۆ چ دەرەی یعنی ئەمن زیز بوومە بە پێی خۆشم بچمەوە کنعبۆ ئاخر ئەتو غەرەتی غەرەت با بڕۆی ها وخيرة لو أقري سعيد الميكل لو سعيد درتك خطايتوها لسات شي أنا ودوا شي تقول وتمشيني برالا من جوان لا صنع وقيني لي مركب قيني ليه ترقب أتوع وانا الشري بيدا فروشي فلان وايو فلان جوانو فلان أتو حسودي حسود لحسودي أتولى يا أبوي من وتوما ها أتولى يا أبوي أزعلم سعيد خرابني أتو خرابي اي سعيد فلان وايكد سعيد فلان وايكد فلان جوانا عطو حسود مو بس سيو حمقى زيرا جيني شي او زيري فيها ها قول اخوابي ولا ما نضل منها خوش زيري بكفى بيشم بابا مو سعيد او اخر جاره ترزيز بنادي بكفى بيشم نجمة بكفى بيشم دي وكو برنامج مو حتى ولا دي ولا بابا ولا سعيد ولا سعيد ها بريت سعيد والله بالله تالله جني من بحياتي زيزنا دبو او زاره او اين اوينا همولا بنسري جنيتو او زاني تيا كره خود زاني او جني من كاتي خوي كبابم تو داخوازي لبو من فيران لما كلو بما نقوت بو كره باخر كاتي خوي لسخاني بربويتوا راستا اري والله بس اخر بس بيمرجني تلوزيز بو يكرجني من غير والله يسعدني اتي يعني خل جريده دي كره هم زاردين مالين جوجني تو ديت او زير او جني من جو زاردتي هم زير بجني تو يا اغريتي بربو الراس هذيك القوتي بقرحان انا نشم يا زير مدوي انا نشم زاني جني تجزو بأقرا كره لو بيعقل كاكا بريلو لبروانيا كره خو زير نيا دي كره او همو او تنكو بنك كان باقرا ماقراوي او زير كان ايه اوان ملوك الرب بيموكد يا كره قولو امن احمد قدوم همو جاري بارز زير تشلبو بكرم هل بسم دري بيمو بارز زير بس تينا قاعد ندرب او زير لا بعدك غير ما يديت متى جيلو كيه كره يعني تنكاي بزير حساب دكا كره ادي ازبريجني من لوزيز بوا والله جن او حبولتو باشترا لوجنا كيزوانترا براستا لو اتوچی سخنکم لو بینه لسری خوم دنیم ولا تجنوی جوان ترا حبو باشتر وصی خوشا لوش نکی جوان بو ود زاین دا خود جوانی با او کسی اتو بخود جوان نبی او خوا او بشی بیدا او اندش بتدا خو امن بي قايلم بي ممنونم كره بابا جني من لتشي جني تو لتشي سعيد والله جني تو حتى يواري درمان ونازم سلا خوي دب حياتي ناقاتها اوي حدينو كتشجني من زو خوي ما عندناك ولا تجون دم حتجني خود ما كما والله وبالله والله دايم درب مستيله بريت ساوي عندها شنو مول بوا بي برا كل براسته جني من يق عقلي هي يا بس اتم شايف شركه زي ما يتسمى ادي اگر ما داموها اخرا باشا خيره لبو زير ريزيز بوتيتو ماري بابي اخ بزانا بز لوندي امن بشتم شكا لوندي بشتم بعاردي كت كل سعيد كل سعيد ماما مات بقرآن وهنايتي والله كل والله ويمشى خذ برك فقيرك على أزلي ما قومان السلام
عليكم. السلام عليكم. ساو كوي كوي ماما احوالك سعيد كوي ماشي عبو كوي عبو ساو ماشي ماما ماشي. احوالك سعيد كوي سعدكم تاتشي والله بتمام اخوي بخير بين ماما بخير بيج او كوان جو هبا غريبي دانشتبون والله ادي تبكي قروشين ده بس اخو ممكن اول جنيه مزيز بو كاكا. ابو براش مزيز بو ابو شاتك قلت ما باس اخو ما بيغوني باش او جاني نقول لا بس زيزبم نقول له خوتان برسي والله اذا زاني سم ماما او هاتينا مالي سعيد ابراهيم او جلك شي برين براجنم الراس زيرو مين ركي بخو كدو بيب شان دا تقول زيرم كريا وسعيد ابو بانجدي بارتا زير رقم لو بكري او ليره تنغا ابو راس قلت بتسيدو تشينا مالي راس بخسي خدانا قلت من يقدق قليل دانا شف حتى بشي براجني خد زيرم لو نكري الى تشبين ماما والله ايش خرافه اخر عسودي خو روش تشقل خرافه انسان بقري تبر والله زمام همزه او خزانه من جنيه او بابي ورا وسا باجيلي بيو بيتيف قال ستزيز بوا حبو ابراهيم هات ماريما ولا تساوي بويكات دري او حبولتو باشترا لوي خزانه كي جوانتر لمن اي باشا او لا تساو بتنيش او عندك درمان لخوي دا وبرك جوانتري شلوي ولا او راسيز بو دري اتو او باشا لوي جوانا اتوش دبي لغربا اي باشا امن لغري باشم همش تشلو دكم اي باشا خو امن بي قايلم بس او خوا او بشيدات او قيتوك جوانتر لوي يعني هم مشكله كلا ساعه سوديا او زيزبا او زيزبا انا والله برا شي سعيد يستا اي والله او تشيش تزيز بلا سوي دري او جوانتر اي باشا ام تبكم او جوانتر او دري او باشتر لوي او جوانتر اي باشا امن باشم او زيرم لو بكريا اي هر خويتي خو امن بي شكر بي قايلم بس او رانا وسطي كاكا جواني خدايتي كره كاكا او دو ناي براشتي عسودي ايش شي خرافه يعني كارشي زو خرافه انسان ناي بقات خو روج يعني في عسودي والله عسودي ايش زو خرافه هالفوتان وما خرافي لدوا انقوش خلص نجيتان لبي حسودي كارشي باجنيه تنها بشيماني لدوا